لیستی موچە جەنابتان ئەزانن نێردراوە هی مانگی هەشت بۆ بەغدا و میزان مڕاجعەش نێردراوە و ڕۆژی سێشەمەی ڕابردوو واتە 2 ڕۆژ لەمە پێش 120 ملیار دینار لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق لە بانقی مرکزی لە هەولێر بە شێوەیەکی کاش هەموو ئەو ئیلتیزاماتانەی کە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بەغدا جێبەجێ کراوە یەک خاڵیش نییە کە هەرێم جێبەجێ نەکردبێ ئەوەی ماوەتەوانەیە بەغداد ئەوە 2 هەفتە لەمە پێش کە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنی دابوو کە موچەی مانگی هەشت بنێرێت لە سەرەتای مانگیدا لە دوایەوەی کە هەناردەی نەوتێرەمی کوردستان دەستی پێکردەوە بەڵام بەداخەوە ئیلتیزامیان پێوە نەکرد ئەوەی هەیە بەتەمان کە بیخەنە هەفتەی داهاتوو دابشکردنی موچەی مانگی هەشت لە دوایەوەی کە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق پەیوەندی بە هەرێمی کوردستان کرد کە هەناردەی نەوت دەستی پێکردەوە بەڕێز کاک مەسرور بەرزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێی وت بە سەرۆکوەزیرانی عێراقی وتبوو کە هەموو ئیلتیزامەتەکانی خۆمان جێبەجێ کردووە ئێمەش بە مافی خۆمان ێزانین هەموو موچەکانی ئەم ساڵی هەرێمی کوردستان کە ماوەتەوە بۆمان سەرفکەن و بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنی دابوو کە ئیلتیزام کەن بەو بابەتە و ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێکە زۆر بە چڕی لەگەڵ بەغدا لەسەر خەتین کە لە پێش ئینتیخابات 2 موچە دابەش